پاراستنی جانەوەر و باڵندە چێویەکان بە تایبەتی لە کوردستانەوە لە جیانی شەعمە لە ڕێگەی حکوومەت و کردی گشتی و وەلایەنەکان و ڕێکخراوەکانیشەوە هەوڵەدرێ کار بۆ ژینگە بکرێ وە ژینگە بە شێوەیەکی باش بەرەو مەترسی نەڕوە ئەی باڵندەکانمان ئەی جانلەبەرەکانمان ئەوانیش مەترسیان لەسرە بۆیە کارەکرێ بەردەوام هەوڵ بدرێ بۆی کە پارێزگاریان لێ بکەین و لە ژینگەی خۆیانە بمێنەوە ئەی لە هەرێمی کوردستانە تا چەند کار لەسەرم بابەتەکراوە ڕێکخراوەکان تا چەند ڕۆڵیان بووە بۆی کە بتوانن بە شێوەیەکی باش کارێکی باش بکەن کە بیان پارێزن زۆر جار پرسیاریۆمان کردووە ئەگەر ناتوانین خزمەتیان بکەین باوازیان لێبێنی لە ژینگەی خۆیانە بژین زۆر جار هەڵەسن بە ڕاوکردنیان بەداخۆ زۆر جار باسی مەشمانکرۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شانازیشەوە وێنەکان دانێن کامە جێگەی زۆر داخە ئەم باڵندانە لە ژینگەی خۆیانن و لە هەرێمی کوردستانیشە ئەژین ئەبینی چەند جۆرە باڵندەیەکمانەیە دەکمەنن لەوانەیە لە وڵاتانی دراوسێەوە هەوڵ بن ئەم جۆرە باڵندانە برن بۆ لای خۆیان بەڵام ئێمە چۆن بتوانین پارێزگاریان لێ بکەین ئەمەش لەلایەن کۆمەڵێک کەسەوە لەوانێ بکرێتە پرۆژێک بۆی کە بتوانن پارێزگاریان لێ بکەین و بەگشتیش لەم وەرزەی گەرمایە کە هەمیشە لە پرۆگرامەکەمان باسمان کردووە خواردن و ئاودان بە باڵندەکان لە شوێنەکان ئەو کێوانەی کە هەمانە ئەمە کارێکی زۆر مرۆیی و کارێکی زۆر گرنگە بەڵام ئەمڕۆ من بە تایبەت باس لە پرۆژەیەکەکەین کە پارێزگاری لە جۆرە داڵێکە کات کە لە هەرێمی کوردستانە دەگمەنە و بتوانین ئەم پرۆژەی خۆی لە چیا بینێتەوە دەستپێکەکەی چۆن بوو و چۆنیش هەڵدراوە پارێزگاری لەو داڵانە بکرێت کە لە هەرێمی کوردستانە هەن گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکۆڕش ئارارات وەکو پسپۆری باڵندە و گیاندارە چێویەکان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر بەخێر بەگشتی من باسێکم کردلەوەی کە چەند گرنگە هەمومان بە ئەرچی خۆمانی بزانین کە پارێزگاری لە جانلەبەر و باڵندەکان بکەین لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئاستی پارێزگاری لە باڵندە چێویەکان و جانلەبەرەکان لە چیایە؟ بێگومان ئاستی باڵندەکان و زیندەوەران و گیانلەبەرانی تر لە ژیانە مەترسیان لەسرە بەڵام کۆمەڵە ڕێکخراوی نێودەوڵەتی حکوومەتەکان چەندها پرۆژیان هەیە بەردەوامە بە درێژایی دەیان ساڵە ئیش لەسەرەوەکەن کە پارێزگاری لەو باڵندە و ئاژەڵە شێویانە بکەن لە جیهانە نزیکەی 10,000 جۆر باڵندە هەیە زیاد لە 1200 جۆری مەترسی لە ناوچوونیان لەسەرەکە کاتێک لەسەر هەشتی لە عێراق 410 جۆر باڵندەمان تا ئێستا تۆمار کردووە نزیکەی 20 جۆری مەترسی لە ناوچوونی لەسەرە لە کوردستان و خۆمانیان بڵێن باشووری کوردستان نزیکەی تا ئێستا 370 جۆر باڵندەمان تۆمار کردووە لەو 370 جۆر باڵندەیە نزیکەی زیاد لە دەدانیان مەترسی لە ناوچوونی لەسەر بۆ پێی باڵندە سنوور نازانێت زۆربەی زۆری و باڵندانەی نیوەی زیاتری لە کوردستانەیە کۆچەرین یەکی لەو باڵندانە داڵی میسریە داڵی میسری مەترسی لە ناوچوونی لەسەر بۆ پێی لە جیهانە نزیکەی 23 جۆر داڵمان هەیە نزیکەی 16 جۆریان زیاتریان مەترسی لە ناوچوونی لەسرە ئەمانش بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە یەکێک لەوانە بۆی ژەهراوی بوونەوە بێجگەلەوە ئەم داڵانە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لە ڕاگرتنی هاوسەنگی لە سیستمی ژینگەیە بۆ پێی وەکو پاکەرەوەیەک دەورە بینین بێجگەلەوە بۆ توانای بۆنکردنیان بەقوتە چاویان بەقوتە لە ماوەیەکی کەمە کورت تاتوانم بۆ نمونامانە چۆن لەسەر کەلاکی ئەو حیواناتانی کە مردارەوە بێتەوە ئەمانە لەسەر حیواناتی زیندوو ناژین کە مردارە بێتەوە ئەمان بە کۆمەڵە چنەسەری و هەمیە خۆن لێرە جۆرە 4 جۆر داڵمان هەیە یەکێکیان هەیە لە سانەوەی خۆراکەکەی بریتە لە ئێسقانی ئەو ئاژەڵانە یعنی ئەتوانێت چۆنڵی کۆندامی هەرسیان زۆر بەقوتە لەگەڵەوەشە ئەبێتە هۆی ئەوەی کە سیستمی ژینگەی پاک ڕاگرێ و هەنێک نەخۆشی هەیە بۆ نمونە هاری و کۆمەڵێک چۆنڵی نەخۆشی ئەمانە بڵاو نەبێتەوە لەگەڵەوەشە لە لایانی کللتوریە دەوری هەیە لە لایانی ژینگەی لەگەڵەوەشە گشتی ژینگەی چەنا خەڵکەیە لە ئەوروپا یانێ بێنە کوردستان ئەو باڵندەیە ببینیم بۆ پێی کوردستان لەسەر ئاسی جیهانی لەوانێ دووەم پێگەی هەبێت لە ڕووی ژماری ئەو جۆرە باڵندە و داڵی میسریەوە بۆ پێی نزیکەی بە پێ و توێژینانەیە مەکردومانە بە پێ ڕوپیانەیە مەکردومانە نزیکەی 400 بۆ 500 جوود لە کوردستانە هەیە باڵندەیە کۆچەریە لە دوای مانگی سێەوە ڕۆکەنە کوردستان و باکووری یان بڵێ نیوەگوی زەوی ئەوروپامانە ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ نمونە BirdLife International ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لە ئەوروپا ملیۆنەها دۆلاریان سەرف کردووە بۆ ئەوەی ئەو جۆرە باڵندەیە بگەڕێنە بەڵام ئێمە خۆشبەختانە لە کوردستانە ژمارەی زۆرە بەڵام چۆنڵی پستان هەیە لە سەریان لە ڕێگەی ژەهراوی بوونەوە بێ لەگەڵەوەشە بەریەکەوتنیان بێ بۆ پێ ئەم باڵندانە لە کاتی کۆشکردنیانە یان بڵێن فڕینیانە
اعتماد ناکەنە پابندنی بە شقی باڵ زیاتر بەهۆی هەوای گەرمەوە کۆچەکەن زۆربەی کات خۆیانە کێشن بۆ تاوەرە گەورانی کارەباکانە یان بەهۆی کارەبا لیانەیە لە ناوچەکە ئەمرن بۆیە ئێمە پرۆژێمان دەست پێکردن. زۆر باشە گفتوگوی زیاتر لەسەر پرۆژەکەکەین کا کۆڕش بەڵام مەبزان بۆ ناوی داڵی میسریە داڵەکە خۆی هەر تایبەتە بە ناوچەی کوردستان یاخود لە شوێنێکی ترەوە کۆچی کردو بۆ ئێرە و ئێستا لێرە ئەژی. ئەم باڵندەیە لە هەندستان و تا باکووریە فەریقە و بە بەهار و هاوینیەتە کوردستان و تورکیا و ئێران و بڵغارە منتەقەی ناوچەی باڵکان بەڵام ناونانی ئیجیپت پێڵت بە ئینگلیزی پێێتە ئیجیپشن ڤڵچەیان بڵێن داڵی میسری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لای فرعونیەکان پیرۆز بووە هەر کاتێک کە هەر کەسێک زیانی بۆ باڵندەی بگەیانە لەلایەن فرعونەوە نزیکەی 2600 ساڵ لەمەوە پێش فەرمانی یان بڵێن کوشتنی ئەو کەسی دەرەکە کە زیان بۆ باڵندەیە بۆی لای فرعونیەکان پیرۆز بوو هەر بۆ ئەم باڵندەیە داڵی میسری لە ناوچەکانی تریش بوونی هەیە بەڵێ باشە ئاماژەت بۆ کرد لاوتەکان تا زۆر جەختت لەسەرەوە کردەوە و زەهراوی ئەبن بە هۆکاری چی زەهراوی ئەبن ئەمەش بە هۆکاری مرۆڤەکانە کە زەهراوی ئەبن یاخود هۆکارێکی دیاریکراویتر هەیە بێگومان لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەو داڵانش لەوێ هەن لێرە چۆنەڵی سیسارکە کەچەڵ دەهێن لە وڵاتانە سەریان کرد لە هەشتاکان و نەوەکانە نەسایان نەوە بۆ نەونووی ژمارە ئەو باڵندانە کەم بوونەوە ئەوان ناوەست لەوە ینی بڵێن لە ڕێی تۆژینەوەکان بۆیان دەرکەوت بۆ نمونە جۆرە دەرمانێکێ پێوترێت دیکلۆفیناک و لای خۆمان لە کوردەواری خۆیان بڵێن لای خۆمان پێڵێترێت ڤۆڵتارین بۆ ئاژەڵ بەکارێنە بۆ کەمکردنەوەی بۆ نمونەوانی کە کێشەی جونگانێ لە ئاژەڵەکانە کاتێک ئەمانە مردارە بنەوە ئەو سیسارکانیان لێ خۆن ئەبێتە هۆی ئەوەی کە گوشتی لیان بوەسێ لەبەر ئەوە ئەمە بە شێوەیەکی ناڕاستەخۆ مرۆڤ دەوری هەیە لە کوشتنی و باڵندانە بۆیە لە وڵاتانە چیە ئێستا دیکلۆفیناکیان ممنوع کردو ئێمە ئێستا لەگەڵ ئەو کەسانی پسپۆرن لە بواری بێتەنەریە کۆبنەوەمان کردو ئەمانوێت توێژی نۆشکەین لە کوردستانیش و لە عێراقیشە هەوڵ بن دیکلۆفیناک بەکار نەهێنرێت چکە ئێساش دێرەش بەکارهێنرێت ئەمانوێت توێژینەوە بکەین و ڕێگەچاری تر هەیە بەدیل هەیە لە جیاتی بەکارهێنان دیکلۆفیناک ڕێگەی تر بگیرێتە بەدەرلەوە لە ڕێگەی هەنێ جار کە بۆ نمونە پڵنگ یان گورگ حیوانات ئەو دێهاتانە ئەخوان یان سەگی بێلانە خەڵکەچن چیەکەن و ئەو ناوچانە ژەهراویەکەن بەڵام ئەمە بەپێی یاسا ڕێگە پێنەیراوە کارێکی ناسایە بەڵام کەمە هەچ کەسێکە ماکە چەنە لە هەنێ ناوچە بینیمانە لە ڕێگەی هەژەراییکردنی ئەو ئاژەڵانەوە بۆ نمونە مانگایەکە یان ئاژەڵێکی ترە خەڵکە چێ ژەهراویەکە ئەم سیساکانیان لێخۆن و بە ژمارەیەکی بەرچاو لیان ئەمرێت بەدە لەوی هەنێ لایانی کللتوری هەیە بە تایبەتی لە ئەفریقا باوەڕیان وایە کە بۆ هەنیشتی کللتوری بەکارێنن بەڵام شتێکی چۆنڵی دروستکراوە خورافاتە ئەو سیساکان ئاکوژن بن زۆر باشە کاکۆڕژ باسیکی ئەم پرۆژەیەکەین بۆ جۆرە داڵە لە هەرێمی کوردستانە شوێنێکی تایبەتمان هەیە کە ئەم داڵانە لەوێ بن یاخود پرۆژەکە کاڵی نیە من باڵندانە سنوور نازانن چۆن نتوانین پارێزگاری لێ بکەین بۆ چۆن نتوانین کار بکەین بۆی کە لە هەرێمەکەی ئێمە بمێنەوە کۆچ نەکەن خۆیان باڵندانە کۆچەرین بە درێژایی هەزاران ساڵ کۆچەکەن تەمەنی ئەم باڵندە نزیکەی زیاد لە 30 ساڵە بێت بە درێژای 30 ساڵەیەتە هەمان هێلانە و ئەگەڕێتەوە بۆ باکووری ئەفریقا ئێمە پرۆژێکمان هەبوو پرۆژێ و ناوچانی کە بۆ هەمە چەشنی زیندەوەران مهمە نزیکەی 82 ناوچەمان هەیە لە عێراقا کە بۆ هەمە چەشنی بایۆلۆجییان بایۆدایڤرسیتی گرنگن 74 ناوچیان بۆ باڵندە مهمن ئەو ناوچانی کە بۆ باڵندەکان مهمە نیوەی زیاترێکێتە کوردستانەوە چیە کە ئەو ناوچەیە گرنگ بێ بوونی باڵندەیەکی وەکو سیسارکی مسریان داڵی مسرەیە ئەمانە پێویستی بەچیە لەسەر ئاسی ناوچەکە و لەسەر ئاسی جیهان نزیکەی 10,000 ناوچە هەن کە پێویستە بپارێترێت ئێمە لە پرۆگراممانە ئەو ڕێڕەوەی کە و باڵندەی پیاتەیە پەڕێ بیان پارێزین لە ڕێگەی هۆشیارکردنەوە بێ و هەماهەنگی بێ لەسەر ئاستی ناوچەکە لەگەڵ حکوومەتە مانگی دەی 2020 کۆبوونەوەمان کرد لەسەر ئاسی ناوچەکە لەسەر ئاسی حکوومەتەکان بۆ نمونە پێداچوونەوە بە شێوازی مامەڵەکردن بێت لەگەڵ بازرگانیکردن بە باڵندە و ئاژەڵێکی خۆشبەختانە ئێستا دەستی پاراستن و چاکردنی ژینگە ڕێنمایەکانی تازە کردوێتەوە ڕێگە بە هیچ کەسێک نایرێ لە ڕێی بازرگانیکردن بەچی بە باڵندە و ئاژەڵێکی ڕێکەوتنامەیەک پێوتێ سایتس ڕێکەوتنامەیە کە
ڕێگە ئەیە بە بازرگانیکردن بە هەنێ جۆری باڵندا ئەبێ هەموو کەسێک ئەو شەهادەی هەبێ ئەو بڕوانامەی هەبێ اینجا توانێت بازرگانی کە بەو باڵندە و ئاژەڵەکییانە بە پێ توێژینوانێ مە بۆمان دەرکەوتم بەداخەوە زۆربەی زۆری ئەو باڵ و داڵانەی باز و داڵانەی کە لە کوردستانە هەیە لە بازارەکانی باشووری عراق ساغەکرێنەوە هی ناوچەکانی کوردستانە ئێمە هەماهەنگی لەگە پۆلیسی دارستانە دەستی پاراستنی چاکردنی ژینگە و خودی حکوومەتی هەرێمە بۆ ئەوەی کاریگەری بازرگانی و مامەڵی نادروست لەگەڵ ئەو باڵند و ئاژەڵەکییانە کەمکەینەوە مانگی داهاتوش لە بەخا کۆبوونەوەیەکەکەین وەرکشۆپێکەوەین بۆی هەماهەنگی بێ لەسەر ئاستی وەزارەتی ژینی عراق و دەستە و پاراستنی چاکردنی کەواتە ئەویان وەستان ببوورە لە ساڵانی ڕابردویان و چەند کەسێک بە ناوی گەشت و گوزارەوە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتن خۆیان باڵندەشتی خۆیان هێنا بۆ ڕاوکردن بۆ چەند باڵندەیەکی کە لەگەڵ خۆیانیان بردەوە کە لەوانەیە لای ئەوان دەگمەن بێ بەڵام لای ئێمە بوونی هەبێ ئەمە کۆتایی پێ هاتووە توانراوە چارەسەر بکرێت ئەمە بەردەوامە لە عێراق و هەنێ جارش هاتوونەتە کوردستان بەڵام لە وڵاتان شتێکی پێوتە سستێنەبڵ هەنتین ینی بە شێوەیەکی ژینگەی ڕاوکردن نەک بەو شێوازە ڕاوکردنی کە لە کوردستان و عێراق و بڵین ناوچەکان هەموو گیانە هەیە بە شێوەیەکی ئەم گشتی چی هەیە ڕاوکردنی هەڕەمەکی هەیە ئێمە بانێ ڕاوکردن بکەین بە سیستم و بە شێوازێک بێ کە کاریگەری نەکاتە سەر ژمارە و باڵند و ئاژەڵەکان بەڵام پرۆسەیەکی درو درێژخایانە پێویستی بە توێژینەوەیە بە پێی ناوچەکانە گۆڕێ کوردستان جیاوازە لەگەڵ باشووری عێراق ئەمانە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمە پلانی درێژخایانمان هەیە بۆ نمونە 5 ساڵی داهاتوو 10 ساڵی داهاتووی تر بێ پلانی استراتیژیمانەوە کۆمەڵە باڵندەمان هەیە ئێتە بەهۆی کاریگەری ڕاوکردنەوە بیان گۆڕانی کەش و هاوا بێ وا بڕات ئەگەر ئیشی لەسەر نەکرێت بەداخۆ بەرەو لە ناوچوونەچین بەڵام ئێمە لەسەر خەتین لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتەکانی ناوچەکە و ڕێکخراونەوە دەوڵەتەکان ئەمە پرۆسەیەکی بەردەوامە درێژخایانە هەماهەنگین لە داهاتوە ئیشکین لەسەر چۆنەڵی هەم ئەم باڵندانە بۆ ئاژەڵەکیوەکانی تر لە ڕێی دروستکردنی ناوچێکی پارێزراوە بۆ نمونە لەگەڵ دەگری سەرۆکی حکوومەتە سابەتەمای ناوچێکی و قەرەدا کە زۆر گرنگە بۆ پڵنگە بۆ حزنی کێویە لەگەڵەوەشە بۆ داڵی مسر و کۆمەڵە زیاد لە 183 جۆر باڵندەمان لە ناوچێکی و قەرەداخە بینیوە ئەمانەیە ئەمە قەرەداخ بەکاربێنی وەکو سەرەتایەک بەڵام لە کوردستانە پێویستمان بەوەیەک چەندەها ناوچە بکەینە ناوچەی پارێزراوە قەرەداغ هەیە پیرەمەگرون هەیە دوکانە هەیە کە ناوچەیەکی ئاوی زۆر گرنگە کە ئەبێ پارێزرێ هەڵگوت و سەکرانی هەیە بارزان هەیە کۆمەڵی ناوچە هەیە پێویستی بەچیە پێویستی بەوەی بکرێتە نێتوۆرکێک یان بڵێن زنجیرەیەک لە ناوچەی پارێزە وەکوتم ئەم باڵندانە بە ناوچەیەک بە چەند ناوچەیە کاتێپەڕن زنجیرەی ناوچێ لەم ناوچەیە بۆ نمونە لە ناوچەی باشوور ناوچەی زۆنگاڵەکانی باشووری عێراق پێویستی بە ئیسراحەتە لەوێ لا ئایان لە دوایەتە قەرەدا هەنیشان هێلا ناکە هەنێکی تریان بەردەوا بوون لە کۆچکردن لە چنە ناوچەکانی بۆ نمونە تورکیا باکووری ڕۆژاوای ئێران لەبەرەوە پێویستمان بەچیە پێویستمان بۆیە کە چەند ناوچەیەکی پارێزا و دروستکەین بۆیشی بێژماری ئەو باڵند و ئاژەڵەکیوانە بپارێزن باش کاکۆڕژ ئامارتان لەبەردەستە کە ژمارەی داڵی میسری لە ئێستا چەندێکە لە شاخەکانی کوردستان یعنی ژمارەیەکی دیاریکراوتان لەبەردەستە چونکە ئێستا هاوکاران ئاماژەشیان بۆ کرد کە گرنگیەکی هێندە زۆرتان بۆ باڵندەکە هەیە کە لە خۆشەویستی ئەوە وێنەکەیتان لە تیشرتەکەی کە لەبەرتانە هەیە نەخشانەوە یعنی ئەمە باسی ئەوە بکەی ژمارەکەیان هێندە زۆرە کە پرۆژەیەکی ئاواتان دامەزراندووە بۆ ئەوەی کە گرنگێکی زۆری لێ بکەن یاخود مەترسێکی ئەوەی لە ناوچوونیان هەیە کە پرۆژەیەکی تایبەت بەم بابەتان دامەزراندووە بەڵێ بۆ مەسەلەی ژمارەکەی بە پێ و توێژنوانی کراوە لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکان ئێمە سەرژماریمان کردو نزیکەی سەر و 25,000 لەو دەورە 25 بۆ 50,000 دانەماوە لە جیهانە بەڵام لە کوردستان ئەوکوتم سەرەتای ژمارەم بە بەراورد لە دوای سۆقۆترا دورگەیەکە لای یەمەنەوە کوردستان یان بڵێن باشووری کوردستان لەگەڵەوەشە تورکیا ئەم دوو ناوچەیە ژمارەیان زۆر باشە لەسەر ئاسی جیهانی بە پێ و توێژینەوانی کردووە یعنی بە تەقریبی ئەزان چەندێکە بەڵێ نزیکەی 400 بۆ 600 جووت بە پێ و توێژنانێمە کردومانە لە کوردستانە بە ئەبینرێ دیان بینراوە نێمە لە ساڵی 2007 ڕۆپێوی هەموو ناوچەکانی کوردستانمان کردو بۆ باڵند و ئاژەڵێکی ینی داتا کۆکردن و بەردەوام لە توێژینەوە پێراریش توێژنەوەکمان کرد لەسەر سیساتی مەسری لە چۆنڵی لە ڕۆژ گۆڤارێکی زانستی ئێران ئاسبەرزە بڵاو بوو ئێمە بەردەوام توێژینەوەکەن لەم ماوەیەشە لەگەڵ کۆمەڵێک توێژەری
شارەزار لە زانکۆکانی ئۆکسفۆرد و کامبریجۆمانە توێژینەوەکممان بڵاوە بێتەوە لە گۆوارێکی نێودەوڵەتیە بۆ نمونە لەسەر ئاستی DNA و جینات بەراوردی بکەین لەگەڵ ئەو سیسارکە میسرانی ترکە لە ناوچەکانی تری جیهانە هەیە خۆشبەختانە لەما بڵاوە بێتەوە بۆیە بەردەوام ئیشی لەسەرەکەن ئەم سیسارکە لە کوردستان ژمارەی باشە بەڵام لە ناوچەکانی وەکوتم باڵقانە پارەیەکی زۆر سەرفەکەم بۆی چێ ژمارەیان بگێڕنەوە خۆشبەختانە توانیانە تا ڕادەیەک سەرکەوتو بوون ئەیانێ ژمارەکان بگەنە ئاستێک کە بۆ نمونە بۆ سیستمی ژینگەی بۆ ئاسە بچکە لە سیستمی ژینگەیەکم باسم گرنگیەکی تایبەتی خۆی هەیە وەکو لایانی کللتوری لایانی گەشتی ژینگەی لایانی زانستی لەگەڵەوەشتا ڕاگرتنی ئەو هاوسەنگی کە لە ژینگیا هەیە وکوتم بڵاو نەبوونەوەی نەخۆشێت لەگەڵەوەشە کۆنتترۆلی واکات هەنێک گیان لەبەر کە کێشەی دروست کرد بۆ منە چقەڵ گورک ئەمانەوە کات کای خواردن چۆن لەو سیسارکانە زووتر خواردیان چانسی بەگەشتنی مێ و نێری ئەو وینانە کەمترە بێت لەبەرەوە ژماریان زۆر نابێت ئەمانە لە سیستمی ژینگەیە زۆر گرنگیان هەیە زۆر باشە باسیەوە بکەین بۆ نمونە ئەم جۆرە داڵەکەیەوە زۆر بە گرنگیەوە سێری ئەەکەن گەڕان لەوەی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتۆگانە وڵاتە ئەوروپیەکان ئەگەر بیانوێت کار لەسەرچیان لەبەرێکە نمونەی وەرەگرن نمونەی وەرەگرن و لە باخچەی تایبەت بە خۆیان ژینگەکەی بۆ ئەڕەخسێن و ماوەی چەند کاتێک ینی بە پێ و کاتێکە بۆی دایانە چاودێری ئەەکەن لە ڕووی خواردنەوە لە ڕووی ئەوەی چ ژینگەیەکی پێویستە لێرە ئەم هەوڵانە هەیە بۆی کە بتوانین ئەم باڵندەیە بە زۆری لە لای خۆمان بمێنێتەوە بۆی کە بتوانین ژینگەکەی بۆ بڕەخسێن بۆی کە بتانین کە پێویستی بە چ جۆرە خواردنێکە چکە زۆر جاریش بیرمانەچێ وشکە ساڵی و کاریگەری ژینگەکانیش کاریگەری هەیە لەسەر کۆچی ئەو باڵندانە ڕاستە ئەم باڵندەی لە کوردستانە خۆی گونجاندووە ئێمە نامانێش سیفاتی سروشتی ئەو باڵندانە تێک بێن کەوتە بە هەزاران ساڵ ئەم باڵندانە کۆچەکەن پێویستیان بۆیە کۆچ بکەن و لە DNA لە سروشتیانە کەم کۆچە بکەم بەڵام بەداخۆل ئێمەوەی کە بینیمانە لە هەندی شوێنی باخچی ئاژاڵانە ئەم سیساکی مەسریان گرتووە دایانەوە ئەم باڵندانە پێویستی بەوەیە بە تایبەتیوانی کوردستان پێویستیان بە کۆچکردنەوە ڕاستە لەوانەیە وەکوتم وڵاتێکی و بولگاریا نمونیان وەرگتۆ ڕاهێنانیان پێکردو لەگەڵەوەش چۆن کۆچ بکاتەوە بۆ باکووری ئەفریقا بەڵام لە ناوچەکانی خۆیانە پاراستویانە بۆ ئەوەی چی بێ بۆ نمونە شتێکی لە ڕووی زانستی و خواردنەوە هەر پێڵەن چێشخانەی ئەو سیسارکانە خۆیان خواردنیانێنێ بۆەوەی خواردنی ژەهراوی نەخۆن چکە لە وڵاتانەش کێشەیە لە ڕێ ژەهراییکردنی چۆنڵی سەگ بێ یان ئاژەڵێکی ترەوە ئەمانە مەترسی لە ناوچوونیان لەسەر بەڵام ئێمە پرۆژەی ترمان بەدەستەوەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ نمونە وڵاتێکی وەکو قەتەر وەڵامش دوولانێ بۆ نمونە جۆرە باڵندەیەک چێرگی پێوترێ یان مێشەسی لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکە کەم بوونێتەوە بەڵام لەو ناوچانە بۆ نمونە قەتەر لە چۆنڵ لە مەغریب لە کازاخستان لە زۆر شوێن ئەو پرۆژەی کردو ئێمەمانێ بە شێوازێک بەکوتم ڕاوکردن بێ بەڵام ژمارەی باڵندەکانیش زیاد بکاتەوە نەک زەرری لێ بە ژمارەیان زیاد بێتەوە بەڵام بە شێوەیەکی چۆنڵ سستینەبڵ بێ بە شێوەیەکی بەردەوام بێ هەنێک باڵندەیەک و چێر و مێشەسی بەهۆی ڕاوکردنەوە بەداخۆ لە ساڵی هەشتاکان و تاکو ئێستا دانێ لە ناوچەیەکی وەکو بۆ نمونە دەشتی بتوێن بێ یان دەشتی شارەزور بێ زۆر بووە بەڵام بۆ ئێستا بۆ ڕاوکردنەوە قڕبوونیان نەماونیان ژمارەیەکی زۆر کەمی ماوە بەڵام ئێمە وەکو وتم لە سەراسی ناوچەکە و لە سەراسی جیهانیش هەماهەنگین ئەم مەسلەی ژینگەیان بڵێن پرسی ژینگە پرسێکی بەردەوام پێویستی بە هەماهەنگی و پێویستی بە بەردەوامبوون هەیە لەگەڵەوەش ئێمە ئیش لەسەر خوشاکردنەوەی تاکی خەڵکەکەین یان بڵێن تاکی ناو کۆمەلگاکەین لەسەر ئاسی ناوچەکە لەسەر ئاسی ناوخۆی لە کوردستانە چکە بەداخۆ لە ئاستی پێویستان نییە ینی تاکی کۆمەلگایمە لە ئاسی پێویستانێ بەڵام خۆشبەختانە زانکۆکانمان هەیە هەفتەی پێش و لەگەڵ کۆمەڵێک خوێندکاری زانکۆی سلێمانی چونە ناوچەیەکی بۆ نمونە ناوچەیەکی وکوماوەت کە ناوچەیەکی زۆر گرنگە شار باژێر بۆ داڵدەدانوی هێلانی سیسار هاوکات وێنەکانیشتان کاک کۆڕش ئەڕوات لەسەر شاشەکە ژمارێکی دیاریکراوتان هەیە یعنی کۆمەڵێک بن ژمارێکی دیاریکراو بن کە گرنگی بەم بابەتە بدەن یاخود پرۆژەکە گشتگیرە هەر کەسێک حەزی بەوە کرد کە ئاژەڵ دۆست بۆ حەزی بە خزمەتێک کرد بۆ ئاژەڵەکان ئەتوانێت بەشدار بێت لەگەڵ ئێوە خزمەت بەم بابەتە بکات بەڵام پرۆژەیەکی گشتگیرە ئێمە هەمانگین لەگەڵ حکوومەت و لایانی پەیوەندیدار بەڵام بۆ پێی خۆم مامۆسام لە زانکۆم کۆمەڵێک خوێندکاری بەتوانە و گەنجی زۆر ئاسبەرزی تە ئەمانەیە بێنە ئەم بوارە و چکەم بوارە لایەنێکە بۆشایی تێ بەڵام ئەتوانرێت چ بۆ چۆنڵێ بواری خۆیان تیا بدۆزنەوە بوو لەگەڵەوەشە سوود بە
وڵاتەکە بگەێنن ئەتوانن ینی سوودێکی زۆر باشان هەبێت گەنجی زۆر بەتوانێت یا خوێندکارانە هەمووی خەڵکانێکی زۆر بەتوان بەڵام ئێمە چۆنڵی دەرگامان بۆ هەموو کەسێک کراوە لەگەڵ چۆنڵی خەڵکی هەموو کوردستان لەسەر ئاسی دێهاتەکان شارەکان ئەمانە خەڵکی زۆر دڵسۆزەیە خەڵکی زۆر باشەیە هەماهەنگین بەڵام ئەمەمانەیە بە شێوەیەکی زانستیانە بێ و بە شێوەیەک بێ کە بتوانێت تاکی کۆمەلگا و پێش بخەین لەگەڵەوەشە ئەو خوێندکارانە سوودیان هەبێت لە ڕووی زانستیشەوە لەگەڵەوەشە هیچ شتێک بکۆ نیە کە بچنە ناو سروشتۆ خۆیان بەچەیان ببین ئەو باڵندانە کە چەند دەنگمەنە بەڵام لە کوردستانە ژمارەیان خۆشبەختانە زیایە لەگەڵەوەشتا بزانن بەریەکەوتنە کە هەبوو لەگەڵ سروشتە ئەزان چۆن ڕێگە چارەیەک هەبێ بۆ پاراستنەوە باڵند و ئاژەڵەشیان دەسەکانی خۆش پێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونە بە هیوایەوەی کە پرۆژەکەتان مادام بە شێوەیەکی ئەکادمی لەگەڵ خوێندکارەکانە ئەنجامیێن ئەمەش کۆی گرنگی و تایبەتمەندیە فراوانتر بێت نەک بۆ تەنها بۆم جۆرە باڵندەیە بەڵکو بۆ گیان لەبەرە و زیندەوەرەکانی تری ناوژینگەکە چووکە بەوانەوە ئێمە توانین ژینگەیەکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون دەستەکان خۆش بێ مامۆستا گیان هەر سەرکەوتوو بێت